بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی پەیام لە هەر جێگەیەکن خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی دوانگەی خەڵک لەگەڵ تەواوی هاوکارانم لە پشتی کامێرە بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە تەوەرەی ئەم ئەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک پرسیومانە بۆچی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر زیاد ئەبن و کەمتر خەمیش لە ڕوبەڕووبوونەوەیاندا ئەگەر هەیە کێ لی بەرپرسە. لەسەر مادەی هۆشبەر قساکەین لە تەوەری بەرنامەکەمان لە دوو فەقەرەیە. بەشێکیانەوەیە ئایا بۆچی بەکارهێنەرانی ئەم مادە ترسناکە لە زیادبووندان و ڕوبەڕووبوونەوەیان ئەرکی کێیە و کەمتر خەم بۆ لە ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە یاننا. ئەم پرسەمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە دیجیتال میدیای پەیام داناوە. لێوە دەتوانن کۆمنتەکانتان بنووسن و ڕاستەوخۆش لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە هاوکارانم بە بەردەوام لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام دەیخەنە ڕوو دەتوانن پەیوەندی بکەن و ڕاو سەرنج و بۆچوونی خۆتان لەسەر تەوەرەی بەرنامەکەمان دەرببڕن. بێگومان بەکارهێنەرانی مادەی هۆشبەر بە ڕێژەیەکی بەرچاو لە نێو توێژی گەنجاندایە هێندەی لە چاو تەمەنەکانی ترا. بە ئامانجگرتنی ئەم توێژەی کۆمەڵگە کە توێژێکی گرنگ و پێویستن بۆ کۆمەڵگە، ئایا گەر ئەم توێژە گرنگ و پێویستە سەرقاڵ بن بە مادەی هۆشبەر و بە هەرناوەکەی بە خۆیەتی هۆشیان لە لای خۆیان نەبێت، ئایا دوجار کۆمەڵگە و خۆیان بەرەو کوێ دەچن و چێ سوودمەندە لەوەی کە گەنجەکانی ئێمە هۆشیان لای خۆیان نەبێت و هۆشیان برابێت. ئەمە چ دەرئەنجامێکی خراپی بۆ سەر تاک، بۆ سەر خێزان، دوجار بۆ سەر کۆمەڵگە، دوجار بۆ سەر ئاسایشی وڵات و هەرێم هەیە. ئەوەی بەڕێز دەتوانن لە ڕێگەی کۆمنتەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە دیجیتال میدیای پەیام کۆمنتی خۆتان بنووسن، هەم لەسەر شاشە دەرەکەوێت هەم ئێمە دایان خوێنینەوە. هەروەها لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە هاوکارانم لە سەر شاشەی پەیام دایانناوە دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بکەن و لەسەر تەوەرەی بەرنامەکەمان ڕاو سەرنج و بۆچوونی خۆتان بخەنە ڕوو. ئێمە تا پەیوەندیەکان ئامادە دەبن چەند کۆمنتێک لە تۆڕی کۆمەڵایەتی کە بۆ بابەتەکەی ئێمە نێردراوە دایان خوێنینەوە. فاخر برادۆستیڵێ دوورکەوتنەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام مرۆڤ بەرەو زۆر کاری نەشیاو دەبات، دەسەڵاتیش گەنجی ئالوودەبوو بەم مادانەی دەوێت. دەسەڵاتیش گەنجی ئالوودەبوو بەم مادانەی دەوێت. بێگومان یاسین قادر عەزیزیش هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی نەبوونی کۆمەڵگەیەکی هۆشیار و تەندروست لایانی دەسەڵات بەرپرسیارە لەم دۆخەی کە لە نێو گەنجاندا دەگوزارێت. هەروەها ئامانج سدیق نووسیوێتی نەبوونی هۆشیاری و بێسەروبەری حکومەت هۆکاری سەرەکین بۆ زیادبوونی ئەم بابەتە لە نێو کۆمەڵگەدا. هەروەها یاسر کاروانی نووسیوێتی پرۆسەی خوێندنی بەرنامە و مەنهەجێکی وای پرۆسەی خوێندن بەرنامە و مەنهەجێکی وای تێدا نییە بە تەواوی قوتابیان هۆشیار بکاتەوە. تەمەن قوتابیان چیرۆکی کاریگەرن، هەر ئەوانن دوجار دەبنە گەنج و دەبنە ئەساسی ئەم کۆمەڵگەیە کە لە پەروەردە لە قوتابخانەکان لە پەیمانگاکان لە زانکۆکان بابەتگەلێکی مەنهەجی باش لەم بوارەیانە بێت. بێگومان فەراغێک دروستەکات بە بڕوای یاسر کاروانی. هەروها عەلی شەریف نووسیوێتی تەنها چاولێکەریە بەکارهێنانی مادەی هۆشبەر. عەلی شەریف پێی وایە تەنها چاولێکەریە. مستەفا سادق نووسیوێتی نەبوونی پەروەردەی باش لە کۆمەڵگە داوا دەکات تاکەکانی کۆمەڵگە بەرەو کاری خراپە بەرێت. هەروەها شێوان شەریف نووسیوێتی ئەگەر پەروەردەی دینی باش هەبێت هیچ میلەتێک دووچاری کاری وا خراپ نابێت. یاسین بەرهەم نووسیوێتی بەشێکی بەرپرسەکان
خۆیان مەبەستیانە و بازرگانی بەم مادانەوە دەکەن و لە نێو کۆمەڵگەی ئێمەدا لە نێو گەنجاندا ساغی دەکەنەوە. سالم تۆفیق نووسیوتی بەس بە پەیوەندی حازرە وەری بگرین بەڵێ کاک حەمە ڕەشید لە ژاراوە کە هەمیشە پەیوەندیەکات بە بەرنامەکانمانەوە. بەڵێ کاک حەمە ڕەشید سڵاوی خوا لەبێ. سڵاوی خوای لە جەنابەت دەستم خۆش بێتەوەی چاکەم لە زیر قوێتی من بەڕای من زۆر گرەیم لە گەنجان و لە قوتابیان بە تایبەتی هەیە. ڕاستە بێئیشەم، ڕاستە دانامەزێ، ڕاستە فراغی بێکاریان بۆ دروست بووە، بەڵام گلەی زۆرم لێیانە چاویان ماز دەکەم نەدەبوو ڕەچاوی ئەو نەوعیشانە بکەن بە تایبەتی چینی گەنجان. گومان لەوەدا نییە دوشمنان حەز دەکەن کە بەو شێوەیە گەنجان ئالوودە ببن بە چوزانم مادە ڕۆژوەرەکانە تریاکە نێرگەلەیە ئەخرکیەوە کردەوەیە کاکە تۆ کە هەلی کارت بۆ ناڕەخسێ دەست لە ناو دەست پشت بەخوا تۆ دەسەڵات بن ناچار کە هەلی کارت بۆ بڕەخسێنی ئەو دەسەڵاتی کە دەیبینی چ گەندەڵیەک دەکرێت لە ناویدا بۆ دەچی خۆت با شتێکی لاوەکیەوە مەشغوڵ دەکەی کاچی گرد بەڕێزم چاوت ماز دەکەم بەو شێوەیە نا چ دەفەرموویە تا جواب بدەمەوە باوە دوای کەوین. بەڵێ کاک حەمە ڕەشید بە بڕۆی تۆ بەشێک لەوانەی کۆمنتیان نووسیوە باز لەوە دەکەن دەڵێن حکوومەت لی بەرپرسە پەروەردە لی بەرپرسە بەشێک لە دەسەڵاتدار و بەرپرسەکانیش خۆیان بازرگانی بەم مادانەوە دەکەن. ڕای تۆ لەو بارەیەوە چییە؟ ئەمن شوبهە لە وەزعەکەی دەکەم من گرەیم لە دەسەڵاتی شەیە دیارە مەجالێک دروست بووە فراغێک دروست بووە دەنان چۆن دەبێ بەهاشکرا بەو شێوەیە گەنجان ئالوودەی شتێکی بەو شێوەیە بن چاکە تریا خواردن هیچ ماقول نییە وڵاتی ماوەی هەڵناگری نە ئیسلام نە ئینسانیەت ڕێگە بەو ئیشانە نادا باش نییە بە باشی نازانم ئێمە بەڕاستی دوشمنانی کوردیش پێیان خۆشەوە لاوە گەنجانمان بەو شێوەیە ئالوودە ببنەوە ئاگایان لە وەلای سیاسیان نمێنی بۆ خاکووەتەنیان وە دیسان گلەی بە ئەو جارش گلەیم لە دەسەڵات هەیە من بەڕای من دەسوەردان لە کاری واز قورس ئەگەر مەسئول لە پشتیەوە نەبێ ناتوانن کەس ناتوانێت قاچاقی بەو شتانەوە بکە ئیتر باڕێ لە برادەرانم دەگەم دەستخۆشی لێ دەکەم. دەستخۆش کاک حەمە ڕەشید سوپاس بۆ جەنابەت کە لەسەر تەوەرەی بەرنامەکەمان پەیوەندیت کرد و ڕاوسەرنجی خۆت لەسەر بابەتەکە دەربڕی. تا پەیوەندیەکان حازرە بێت دەچینە لای کۆمنتی سالم تۆفیق کە لە تۆڕی کۆمەڵایەتی نووسیوێتی بێپلانی حکومەت دوای کردووە مادەی هۆشبەر بوونی هەبێت لە کۆمەڵگەدا بە بڕای سالم تۆفیقیش دیسانەوە حکومەت لێرەدا بەرپرسیارە. بەڵە بەڕێزان بینەرانی ئازیز و خۆشەویست بیسەران لە بەرنامەی دوانگەی خەڵک ئێمە تەوەرێکمان بۆ هەڵبژاردون کە باس لە مادەی هۆشبەرەکەین بۆچی گەنجانمان ژمارەی بەکارهێنەرانی ئەوانی کە بەم مادەیەوە ئالوودە بوون ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە و کەم تەرخەمیش لە ڕووبوونەوەدا هەیە لەسەر ئەم بابەتە یان نا ئەمە تەوەرەی بەرنامەکەمانە پرسیومانە ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پەیامەوە بە بەردەوامی پیشان ئەدرێت پەیوەندی بکەن هەروەها لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتی خۆتان بنووسن و هەم لەسەر شاشەی پەیام کۆمنتەکانتان دەرەکەوێت هەم ئێمە دایان خوێنینەوە. بەڵێ وەک ئاماژەم پێکرد بەرنامەکەمان بەرنامەی دوانگەی خەڵک ڕاستەوخۆیە و لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە دەتوانن لەسەر تەوەری بەرنامەکەمان کە بۆچی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر زیاد ئەبن و کەم تەرخەمیش هەیە لە ڕووبەڕووبوونەوەیاندا ئێمە ئەمەمان پرسیوە ئایا تۆ ڕای و سەرنج و تێبینی خۆت لەسەر ئەم تەوەرەیە چییە؟ ئایا پەروەردە بەرپرسەکان کۆمەڵگە مامۆستایانی ئاینی بە شێوازێکی گشتی سیستەم لە هەرێمی کوردستاندا کێ لە زیادبوونی ئەم حاڵەتانە بە جۆرێک لە جۆرەکان بەرپرسە بۆ ئەوی کە ئێمە بزانین ئێوەی بەڕێز و خۆشەویست ڕاتان چێ لەسەر بەرنامەکە لەسەر تەوەری بەرنامەکە دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندیمان پێ بکەن و لەسەر ئەم تەوەرەیە کە لەسەر مادەی هۆشبەر و گەنجانە ئێمە پرسیومانە ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ
پەیوەندی بکەن جارێکی تر کۆمنتەکان بۆ ئێوەی ئازیز ئەخوێنمەوە. یاسین بەرهەم نووسیوێتی بەشێکی بەرپرسەکان خۆیان مەبەستیانە و بازرگانی بەم مادانەوە دەکەن. شێوان شەریف نووسیوێتی ئەگەر پەروەردەی دینی باشە بێت هیچ میلەتێک دووچاری ئەم دەردە نابێتەوە. مستەفا سادق نووسیوێتی نەبوونی پەروەردەی باش لە نێو کۆمەڵگەداوا دەکات تاکەکانی کۆمەڵگا بەرەو کاری خراپەکاری بەرێت. علی شەریف نووسیوێتی تەنها چاولێکەریە. یاسر کاروانی نووسیوێتی پرۆسەی خوێندنی بەرنامە و منهەج وای تێدا نییە، واتە لە منهەجی قوتابخانەکان چ لە سەرەتایی و یا با بڵێن بنەڕەتی و دوجار بۆ ئامادەی و دواناوەندی و زانکۆ و پەیمانگاکان بە بڕای یاسر ئەڵێت هیچ بابەتێک و با بڵێن منهەجێکی وا لە پەروەردەدا بوونی نییە، بۆیە بە تەواوی قوتابیان زۆر جار تووشی ئەم بابەتە دەبن و هۆشیارێکی ئەو تۆشیان لەسەری نییە. یاسین قادر نووسیوێتی نەبوونی کۆمەڵگەیەکی هۆشیار و تەندروست هۆکاری سەرەکیە بۆ ئەم بابەتە. ئامان سەدیق نووسیوێتی نەبوونی هۆشیاری و بێسەروبەری حکوومەت هۆکاری سەرەکیە بۆی کە گەنجەکانمان بێگومان ئالوودە ببن بە مادە هۆشبەرەکان، هەروەها بەکارهێنەرانی ئەم مادانە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئەگەر ژمارەشیان کەم بێت کە زیاد دەکات، بەڵام ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. زۆر جار لێرە و لەوێش دەبینین و دەبیستین لەلایەن دەستگاکانی ئاسایشەوە کە بەکارهێنەرانی بازرگانەکانی ئەم بابەتە دەگیرێن و دادگای دەکەن. پەیوەندێکی ترمان هەیە؟ زانیار لە قەڵاتزێ. کاک زانیار فەرموو، بەڵام من لێرە گوێم لە سەود نییە برانی کۆنتڕۆڵ. سلام علیکم. عەلەیکم سەلام وڕەحمەتوڵڵاه. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. بەڕاستی ئەم بابەتی مادەی هۆشبەر و ئەو تاوانانە ئێستا لە هەرێمی کوردستاندا زۆر بەربڵاوە پەری کێشا، ئەمەش بە تایبەتی لە ناوچە سنووریەکانی وەکو قەڵازە و سنوورەکانی عاجۆمەران و ڕاپەڕین و گەرمیان و ئەو شوێنانی کە سەر سنوور زیاتر ڕەنگ زیاتر لەوێ کاریگەریەکەی تۆخترە و بەکارهێنەران و بازرگانەکان لەوێ زیاترن. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە شوێنەکە سەرسنوورە و کۆنتڕۆڵ ناکرێت لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. کاریگەریەکەشی ئەوەیە کە بۆچی ئەو کەسانە ئەم مادانە بەکاردێنن، لەبەرەوە هۆکاری سەرەکی بێکاریە. خەڵکەکە بێکارە لەبەر بێیشی نازانێت هیچ چ بکە، ئەگەر بێیش بێ پەنا بۆیشی خراپ دەکات، تاوان دەبات. ئێستا بۆ وڵاتێکی وەکو ئێران زۆربەی زۆری خەڵکەکەی بێکارە. ئێستا وڵاتێکی وەکو ئێران زۆربەی ئەو کەسانی موادی هۆشبەر بەکاردێنن خەڵکی ئێران. کاک زانیار، ببڕای تۆ وڵاتانی دراوسێ دەستیان هەیە لەوەی کە بە ئەنقەست ئەم مادانە ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت و بیانەوێت مەبەستیان بێت کە گەنجانی هەرێمی کوردستان ئالوودەیە و مادانە ببن؟ بەڵێ بەڵاتی بەتایبەتی وڵاتانی دراوسێی وەکو ئێران، تورکیا و هەچ وڵاتێکە لە وڵاتێک تریش بێ ئەو کارە دەکەن بۆ ئێستابوونە دەیانهەوێت کەسەکە تەندروستی تاکێ وڵاتە لاواز بکەن، کە تەندروستی تاکێ وڵاتەش لاواز و ئەو وڵاتە توانای گەنج و دەستی کاروانەی نامێنێت دەرفەت لەوە دەخۆزنەوە. ئەو کەسانی کە لە پشتیشنەوە وڵاتە زلهێزەکان بوون ئەفغانستانەوانە هەموو لە هەموو شوێنێک بازرگانی تۆ دەکرێت و لە ئێران ڕادێت هەموو سنوورەکان دەبڕێت دەتوانێت کۆنتڕۆڵ بکرێت، بەڵام هێزێکی زۆری پێویستە، بەڵام دەستی گەورەی لە پشتەوە یان بوونە بەرپرسیەکی لە پشتەوە بێت لە دووەم کارە بۆ هێنانی ئەو مادە هۆشبەر و هەشتانە بە بازرگانێکی گەورە بێیان کەسێکی گەورەی لە پشتەوە بێدەنا ئەم کارەوە بە ئاسانی بێت پلان ناکرێت. دەستخۆش کاک زانیار، سوپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ بێگومان وەک کاک زانیاریش ئاماژەی پێکرد، هەر کاتێک گەنجان و لاوان کە با بڵین هێزێکی کاریگەرن لە نێو کۆمەڵگەیە لە هەر کۆمەڵگەیەکی دنیا بگریت بەم مادانەوە ئالوودەبوون هۆشیان برا وەک هەرناوی مادەکان بەخۆیەتی مادە هۆشبەرەکان، ئەو بێگومان کۆمەڵگەیەکی ئیفلیج لاواز، گەنجێکی بێدەسەڵات، گەنجێکی هۆشبەر و هۆش لای خۆی نەبوومان هەیە
کە زۆر جار لێرە و لەوێت دەوترێت هەندێک لە دەسەڵاتداران هەندێک لە لایەنە سیاسیەکان هەندێک لە بەرپرسان پیان خۆشە گەنجان بە جۆرێک لە جۆرەکان سەرقاڵ بن بە مادانەوە ئالوودە بن بە مادانەوە بۆ ئەوی کە گەنجەکان بیر لە گۆڕانکاری و لەم بابەتانە نەکەنەوە. باوکی ئیسماعیل لە هەولێر وەرەگرین سڵاوی خوارد لەبێت. بەڵێ باوکی ئیسماعیل. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. رحمة إخواني لهم بناران وهم بسلامي كلام دي. زور سپاس. براسي خوي براي برزم حكمتي كاتك رأي مزدفت لخلشي دقري رأي قاعد دين لخلق دقري خلق بري قابره وقازينو باركان أو شينانا در كاتك لكم مارو لو اشتغل خلق دوريني جسبو مش تقدر زكا كاتك بس أمادان بك أمادان بارك زور يجي بارك زور دكرين فروشني بيدا كري خلق بۆی خۆی لە دەنگالی ژیان قوتارکە لە کێشەکانی ژیان قوتارکە بۆ مادانەوە خەریک دەبیت لێ خەڵکی ئێمە ئێستاکە ئەوڕۆ زۆربەی لەبەر ئەوەی لە مزگەفت بەدورکەوتەوە لە دین بکەتەوە بەرە ئەو کێشانە دەبا حکومت بەخۆی پێشخەرە لە میلەت بە هیلاکبردن میلەت بەرە و ئەو کێشانە بردن خەڵک بەرە و هیلاکردن دەبا. سەلام عەلەیکم ورەحمەتوڵڵاه. وعەلەیکم السەلام ورەحمەتوڵڵاه. دەستخۆش بۆ پەیوەندیەکەت. بەڵە بەڕێزان لە بەرنامەی دوانگەی خەڵک ڕاستەوخۆ لەگەڵتانین ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەروەها ئەو ژمارانەی کە بە بەردەوام لەسەر شاشە هەیە پەیوەندی بکەن لەسەر بابەتەکەمان قسەی خۆتانتان هەبێت. باوکی عەلی لە هەولێر وەرەگرین بەڵە فەرموو سڵاوی خوارد لەبێ. سڵاو لە جەنابیشتی دەستخۆش لە بەرنامەکەشت دەکەم. زۆر سپاس. وەڵا ئەوەی کە دیارە لە هەموو خەرچی بەرنامە ڕێژێک هەیە بۆ لادانی گەنجان درستنەوەیان لە عینی پێزی ئیسلام. بەڵێ. یا هەر بە جۆرێک لە جۆرەکان لە گازینۆ کافتریەکان بگرا تا جگەرە و نێرگلە و دواتر مەشروبات بەسەری کوچە و کۆڵانەکان و ئێتر مادەی هۆشبەریش ئەم پێم وایە بازرگان ناتوانانی بهینە بە دەستی بەرپرسانی لە پێش نەبی. ئەی بۆیە ئەم پێویستی بزانم مامۆستایانی ئاوی بەر لە هەر کەسێک ئەو تەوژمە فکرێک کە ئێستا هەیە زۆر خەتەرتریشە لە مادەی هۆشبەر. لە چ ڕوویەکەوە؟ لە ڕووی بە ئیلحادکردنی خەڵکی. بەڵێ. فکرەی ئیلحاد. ئەمن دەپرسم تا ئێستا چەند زەردەشتی لە هەرێمی کوردستان هەبووە بەر لە ئێستا. ئێستا وا خەریکە پەرە بە ئاوی زەردەشتی و یەزیدیەت و هەموو هەدەفیش ئەوەیە کە خەڵک لە ئیسلام دوور بخرێتەوە. هەر کاتیش خەڵک دەستی لە دین بەردا ئێتر هەرچی خراپەیە لە بەردەستی ئاوەڵا دەبێ و گەنجیش سەرگەردان دەبێت. ئەمە دەستێکە لە پشتەوە. بەڵێ هەرچەنە تەوەری بەرنامەکەمان لەسەرەوە نییە باوکی کاک عەلی بە هەرچەنە تەوەری بەرنامەکەمان لەسەرەوە نییە بەڵام خۆت لەوانەیە ئاگاداربی ئێمە لە ڕێکخراوی قوتابیان لەسەر ئەم بابەتە بەرەو با بڵێن بەرەنگاربوونەوەی ئیلحاد فکری ئیلحاد با بڵێن پرۆژەیەک دەستی پێکردو ئەعلان کراوە سەرەتاش پرۆژەکە لە شاری سلێمانی بە کۆڕێکی مامۆستا عەلی باپیر لەسەر پوچەڵی ئیلحاد و درەوشاوی ئیمان دەستی پێکرد. ئێمە وەکو ئەرکی سەرشانی خۆمان دەستخۆش بێ لەم بابەتەشا پشت بەخوای گەورە هەوڵە دێن کەم تەرخەمی نەکەین و پێویستین. شتێکی زۆر جوان و دەستان خۆش بی بەڵام ئەوەی من بەبەستما پێم باشە یعنی گشتگیر بی ئەوە. بەڵێ. هەموو مامۆستایانی ئاینرە سەمین بەر خەڵک ئاگادار بکرێتەوە گەنج بۆ پەراوێز خرایە. بە بڕای تۆ بۆچی گەنج ئەکرێتە پەراوێز خرا گەنج پەراوێز خرا ئێستا پرۆسەی زەواجیش تەحقیق بە لە هەرێمی کوردستان. باوکی عەلی بەڵێ بە بڕای تۆ بۆچی گەنج با بڵێن ئەکرێتە ئەوەی مستەهدەفە بۆی کە بەرەو ئیلحاد ببرێ یا بۆ نمونە بە مادەی هۆشبەرەوە سەرقاڵ بکرێ بۆ گەنج لەناو هەموو توێژەکانی کۆمەلگا بەتایبەت بۆ ڕووناکێکە و تیشکەکە لەسەر گەنجە. بەڕێزم بەڵێ جەنابیشت و زۆربەی خەرچی دەتوان برم هەموو خەڵک دەزانی بڕڕەی پشتی هەر وڵاتێک گەنجە ئەوە گەنجە دەتوانی داهێنان بکە ئەوە گەنجە دەتوانی پارێزگاری لە وڵاتکە بەڵام گەنجێک کە سەرخۆش و بێهۆش بوو مەست بوو لە گازینەیان کەوت خەریکی نێرگ لە کێشان بوو
کەی دەتوانێت دیفاع لە وڵاتیشی بکە ئەگەر دینەکەشی لێ دابڕنێت دەستخۆش بێ ئاخر ناتوانێت سرێ بەرگری لە وڵاتەکەی خۆشی بکە دەستخۆش باوکی عەلی دەستخۆش پەیامەکەت گەیشت لەناو پرۆسەیەدا دەستخۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە شاری هەولێر کاک ئوسامە وەرەگرین بەڵێ سڵاوی خۆت لەبێ الو بەڵێ السلام عليكم عليكم السلام ورحمة الله السلام عليكم عليك السلام كاكا أسامة جان تلفزيونك كسكا هروازي لبين اللي تلفونكوا جومان ليكتريا بيت ياك دقة خلطة خصمتين أنا إخواني بخشن دوم مهربان أو تاني هشتان حكومتك كابتك نهاسيا بس أو كباسة بكا هنا لسر بس داقرتني ما دهوش بر نمينتن لأن كان إيسا دينا كان بس شوشي قلتيا وأزال ديني هنا وأزال أخوة غمر هنا بەداخەوە پەیوەندی کاکە ئوسامە لە شاری هەولێرەوە بچڕە داوا لەو بەڕێزانەکەین کە پەیوەندیەکەن بە بەرنامەکەەوە تەلەڤیزۆنەکە کەسکەن یا هەر لێی دوورکەونەوە تەنها لە ڕێی تەلەفۆنەوە گوێن لە دەنگی ئێمە دەبێت بەڵێ پەیوەندێکمان لەگەڵایە کە کارزانمان لەگەڵایە لە چاکسازی گەوران بەس نازانم لە هەولێریە لە سلێمانی کارزان بەڵێ سڵاوی خوات لەبێ برا گەورەکە من لە چاکسازی گەورانەوە سلێمانی یا هەولێر بەڵێ چاکسازی سلێمانی باش کاکازان فەرموو بێگومان تۆ لەبەروی لە چاکسازیت دیارە کۆمەڵەکە زەن بەبووی ئەم بازرگانیکردن و هەم ئالوودەبوونیان بە مادەوە دەستگیر کراون ئەگەر زانیاری لای تۆ هەبێت یا بتەوێ قسە و باسێک لەسەر ئەم بابەتە بکەین مادەم لە چاکسازیەوە تەلەفۆنەکەی لە خزمەتین خزمەت لە منەوە برای خۆم ئێمە چەند چۆنڕی تقریبا 300 نەفرێک زیاتر 300 بۆ 350 نەفرەوی بە مادەی وەژبەر و دەژی کراین لێرە ئەسەمە خۆم یەکێکم لەو سزادراوانی کە چاکساز بووم و یعنی چۆن هەرچەنە من ئەبووە بگیرامە بخامایەتە ناو سژنەوە کە من مادەی وەژبەرم بەکارهێناوە کێشاومە من نەخۆشیەک بووم تاوانێکم نەکردووە تا بخرێمە سژنەوە ئێستا هەر لەگەڵ خۆمانە کابرا بۆ نمونە بە مادەیەکی تر ئەگیرێ بە حادیسەیەکە بە شتێکی تر ئەگیرێ هەر ئەخرێتە لای ئێمەوە تێکەڵاوەکرێت یعنی ئەمە هۆکاری فێربوونەکەیەتی لە منەوە دەرزۆر یعنی چۆنڵێ بۆ من بۆی باسکەم چۆنی و چۆنی نییە ئاوا فێرە بێت کە چۆن ئەو دەرمانە بەکاربێنە ئەمە هۆکاری ئەمە یەکێکە لە هۆکارەکانی زیادبوونی مادەی وەژبەر و بەکارهێنانی باش یەکێک لە هۆکارەکانی تری چێن بازرگانی بە مادەی هۆژبەر ئەکەن منی داماوە نیم کوڕی فەقیر و هەژار نییە کە بازرگانیەکە هەمووی مەسوول لە بازرگانیەکە ئێرە یەک کوڕە مەسوولی تیان نییە کە حکمی خواردبێ بەڵێ ئەم زیندانە هەمووی کوڕی فەقیر و هەژارە لێرەیە یەک زەلام ئاوەڕی لێ نایەتەوە کە ناڵێک نایەت قسەیە لەگەڵ سژنێکا بکات کە بزانێ معاناتی ئەم سژنە چۆنیە ئێرە هەر بۆ بە بازرگانی بە سزادراوانەوە بەڵێ کارزان ئەگەر ئاسایی بێدلات بە کورتی چیرۆکی ئەوەی کە تۆ تووشی ئەمە بووی ینی ئالودێم مادە هۆشبەرانە بووی بۆ هۆکاری چی و ینی هۆی چی بوو تۆ تووشی ئەم مادەیە بووی بۆی کە ئێستا ئەوانەی گوێیان لە ئێمە ئەوانەی بینەری ئێمن دەرسوپەند وەربگرن لە جەنابتەوە کە تووشی ئەم بابەتە نەبن من یەکەمیان هۆکارەکەی لە نەبوونیەوە بوو دووەمیان لە برادەری خراپەوە بەڵێ بەس تۆڵی نەبوونی کارزان ئەو مادانەوە زانم بە پارێکی با بڵێن گرانیش دەستەکەون کە تۆ نەبووبووی چۆن توانیت ئەم مادانەوە دەستکەوێ نا پارەکەی گران نەبووە من خۆم شخصی لەسەر حەب بووە نەک بڵێ چۆنڵی تلیاک و ئەو شتانە گرانە ڕاستەکە بەڵام حەب شتێکە کە هەموو کەسێک دەستیەکەوێ یعنی یەک شریت حەب بە 1000 دینارە باش بە بڕای تۆ ڕێگە چارە چییە بووی کە گەنجان تووشی ئەمەە بن چی بکرێ باشە قسەیەکت کردوتێ ئەوەیە من نەگیرامایە من نەخۆشم ئەوەی کە بازرگانیەکەی پێوەکە ئەو بگیرێ ئەمە چۆن ئەمە من دابندێ کە من چاک بکاتەوە کە من ئالودەی ئەو شتە نەبمەوە بە هیچ شێوێ نەچمەوە بەلای دەرمان و حەپ و ئەدە ئەو شتانە حکومەت شوێنێک بۆ گەنجاندا بنێ چۆنڵێن کەسابەتێک بڵێ من لە بێکاریە خۆمەوەتە ئەو شتە هیچی شێکم نەبووە
حکومت دەستی نەگرتم بڵێ ها ئەوە بە ماگانەیەکە بۆ بڕمەوە بۆ خۆ بیخۆ. باشە ینی ئەوەی کە خوددایە ئەو دەرمانانە وای لە تۆ کرد گرفتی بێکاریەکە و لە کۆڵکاتەوە؟ نەوەڵا زەرەرم لێ کرد. چەند کەس ئێستا بە تەحدیدی لە چاکسازی گەورانی سلێمانی لەسەر ئەم بابەتە حکم دراون؟ 350 بۆ 400 تحدیدەکەی بزەبت نازانم چەندێکە. ئەوەی کە تیاشایەتی لێرە من پێتەڵم بە عەلەنی بەڕاستی پێتەڵم هی تیایەتی تاکە بازرگانی ڕاستەقینەوە بەڵام ئەمایەتری هیچی بازرگان نییە هەموو مەسوولەکانن بازرگانن یەک مەسوولێ یعنی یەک کوڕە مەسوولێ کەسێک لێرە نییە کە بە بازرگان حکمێکی خوازی بێ هەر بە هەج مادەیەک بێ ئێرە بەس کوڕی فەقیر و هەژاری تایە. دەستخۆش کاکارزان سوپاس بۆ جەنابەت بەو هیوایی کە جەنابتان دوای ئەوەی کە حکمە یاسایەکەی خۆتان وەرەگرن ئیشەڵا کەسێکی باش و تەندروست وەک پێشتر ئەوەی کە دەستاندا بوو ئەو دەرمان و حەبانە بگەڕنەوە نێو کۆمەلگا و ئەم قسانەی جەنابیشت بوو بێتە ڕێنیشاندەرێکی باش بۆ گەنجان و بۆوانی کە گویان لە ئێمە بۆت لە هەولێر کاک محەممەد وەرەگرین بەڵە کاک محەممەد سڵاوی خۆت لەبێ. باسی برا باشی کاک محەممەد باسی قوربان بەڕێزی دۆستانی بەڵێ باسی ئەلۆ بەڵە کاک محەممەد فەرموو. ئەلۆ کاک محەممەد من هیچ لە تۆ حاڵی نابم ئەگەر بکرێت لە تەلەفۆنەکەەوە نازەمەگە گرفتەکەت ئەوەیە. باوکی مەڕوان لە کەلار دیارە گرفتی هەبوو. کاک محەممەد باوکی مەڕوان لە کەلار بەڵە فەرموو. باوکی مەڕوان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. خوشی بەرنامەکەتان لێکم خۆی گەورە تەمەجێشتان بەڕاستی تەوەیەکی زۆر گرنگە تەوەیەکە بەڕاستی حکومەت و دەسەڵات و ئەوانە ئەم دەرجە کوشندەیانە گوێخستی. بەڵێ بەڕاستی ئەبێ ڕۆڵی زانایان دەست بە دەسەڵات و دەست بە حکومەت بشۆرێ لەبەرەوە ئەوان هەتا خەڵکەکە فەساد بێ هەتا خەڵکەکە ئالوودە بێ هەتا وەکو خەڵکەکە بەرەو جەهالەت و نەزانی و نەخۆناوەری بڕوا بەڕاستی ئەوان زیاتر ئیسفادەکرد لەم کۆمەڵگە. بەڵێ بەڵێ بەڕاستی کاک دانەگیان ئێستا حالیان ئەبێ ڕۆڵی مامۆستایان ڕۆڵی زانایان ڕۆڵی شارەزایان ئەوانەی کە زانان کە شارەزاندا لە ڕوانگەی دینەوە لە ڕوانگەی تربیەت و ئەخلاق و ئەو شتانەوە بێت تەوری کاریگەریان هەبێ بۆ ئەم دەردە کوشندەیەکە ئەم خەڵکە تووشی بووە. بەڵێ من داواکەم لە مامۆستایانی زانایان مامۆستایانی ئاینی لە ڕۆشنبیران کە ئەوانەی کە ئەو کەسانی کە شارەزان لەم دەردە لەبەرەوە هەموو خەڵکی خەریکە ئالوودە و هەموو خەڵکی خەریکە بەرەو فەساد و بەرەو نەمان و بەرەو ڕۆخان و بەرەو مجتەماعەکەمان بەڕاستی یعنیە زۆر شتی نوقسانە. بەڵێ لە هەموو ڕوانگەکە زۆر شتی نوقسانە بەداخەوە دەسەڵات و حکومەت ئەم شتە بە ئاسان دەگرێ ئەم شتە بە کەم تەرشەمی ئەگرێ داواکەم لە دەستگا ئەمریکان داواکەم لە دەسەڵات ئەم کارە گرینگە ئەو ڕێکدێتەوە داواکەم لە ئەندام پەرلەمانەکان ئەوانی کە شەمخۆرن ئەوانی کە دڵسۆزن بۆ دین بۆ ئەخلاق بۆ ڕەوشت لە پەرلەمانە ئەمە بکەنە یاسایەک ڕێگری بکرد لە ئەم دەستخۆش باوکی مەڕوان لە کەلارەوە سپاس بۆ پەیوەندیەکەت لە شاری سلێمانی کاک هەڵکەوت وەرەگرین بەڵە کاک هەڵکەوت ئەم کاتۆ باش بەڕێز باشی هەموو کاتێکە زۆر سپاس. بەڵێ خۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر دوولایەنەیە یەکەمیان لایەنی حکومەتە دووەمیان لایەنی کۆمەڵایەتیە. باش ئێستا سێ دەکەین بەپێی ئەوەی کە ئەم ڕێژەیەکی زۆر بێکاریە لە ناوچینی گەنجانە کاتێکی زۆر بەتاڵی هەیە ڕێژەیەکی ئەمێدی زۆرەیە بەبوونی بێ ئیشی و دانەمەزراندن و نەبوونی پارە و ئیتر گەنج خولیاوەدا ئەوەی کە بۆ لە کافتریاکان و ئەو شتانە بۆی نێرگەلۆ بۆی برادەر و فێری بەکارهێنانی مادەی هۆشبەر بێ لایەنە کۆمەڵایەتەکەشی لەبەری بینین ئێستا لەم تەلەڤیزۆنانە کەناڵ فلیمشت پێشکەشەکرێ فلیمشت پەخشەکرێ ئەبینینەوە بە ئاسانی بەکاری تر گەنجی ژیان هەر کەسێک کە بێوێ بەکاری بێن ئێوە لاسای کاتەوە
کە ئەمە پێویستی بەوەی بەرنامەیەکی تایبەتی بۆ دامجێ ڕێگا چارێکی تایبەتی بۆ دامجێ بە بەرنامەیەک و دوو بەرنامە و سێ بەرنامە ناکرد چکە بەڕاستی ئەمە ئاسایشی قەومی نیشتمانی خاتە بەوەی ترسیەوە تۆ بەکارهێنانی مادی هۆشبەر لە هەموو وڵاتێکا بە شێوەیەکی سەرەکی قەدەغیەوێکی کە لە تاوانە گەورەکان ئەبێ حکومەت دیلانی بەرپرس و لایەنی کۆمەڵایەتی و کێشەری کۆمەڵایەتی زۆر مهمە کە ئەم ڕێگا چارانە دانن بۆ نەبڵێن ئەوە واکاکەی نەبێت دەستان خۆش بێ ئاخوان دەستخۆش کاگەڵکەوت بێگومان ئێمەش کە بەرنامەی لەسەرەکەین بێگومان بەم بەرنمەیەم دیاردەیە ڕوبەڕوو نابێت و کۆتایی پێنێن بەڵام وەکو ئەرکی سەرشانی خۆمان وەکو میدیا دەبێت ئێمەش ڕۆڵمان هەبێت لە بەرچاو ڕۆشنکردنەوەی خەڵکی و هەم حکوومەت و لایەنی پەیوەنددار و ڕێکخراوەکانیش کە لەسەر ئەم بابەتە بێنە دەنگ. بەڵێ کاگ ئیبراهیم لە کەلار وەرەگرین. کاگ ئیبراهیم ئەم کاتە باش هەموو کاتێک سەر چاو پێشەکی دەستخۆشی بەرنامەکە دێتم. زۆر سپاس. من ئەم هەموو ینی مادەی تریاق و حەشیش و بەکارهێنانەکانی ئەگەڕێنمەوە بۆ دەسەڵات چونکە لە زۆر شوێن و لە زۆر بازار و کوچە و وڵانەکانە بڕۆ سێدەکەی هەزارها دوکان هێرگەلە و يعني أولا شو يعني فاحشة بلاو كده بتاعتي حكومات دم اشتهد بيدصلاته يعني لنا زور جار من خوم كارمنتي حكومتهم يعني أمس شان زور هي زور أولا هي يعني شاوي لي فوش إن شاء الله براسي لو هم شو أنا أبشر دروس أبي كما لا بتشوفوا قبرة تعرف ما عليه تليا يعني يرجلا من عليهم يرجلا أو نحشيش تليا خرافة بالله کەواتە بە بڕای تۆ حکوومەت ئەگەر بەرەو ڕووشی نەبوو بێتەوە وەکو پێویست کە بەرەو ڕووی بۆتەوە بێگومان بەڵام وەکو پێویست نییە کار ئاسانیشی زیاتر کردەوە بۆم بابەتە بڵێ حکومەت بەرەوەی بێتەوە بەڵام ڕوبەڕوونەوەی چیە ڕوبەڕوونەوەی لەوانەیە وانە بێ کە بەدڵی خەڵک بێ حکومەت یعنی کاری جدی بکە و کاری جدید بکە و ئەو شتانە کەمێک تون بێ بڕۆ ناکەم. دەستخۆش کاگ ئیبراهیم سوپاس دەکەین هەرچەنە تەلەڤیزۆنەکەت کەس نەکردبوو هەم گوێ لە دەنگی من بوو هەم گوێ لە دەنگی خۆت بوو بۆ بینەران و بیسەرانیش ناخۆش بوو تکام وایە لەو بەڕێز و خۆشەویستانەی کە پەیوەندیەکەن هیچ پێویست ناکات تەلەڤیزۆنەکەیان سەوتی هەبێ ئەسڵەن سایلەنتیکەن بێدەنگیکەن تەنها لە ڕێی تەلەفۆنەکەەوە کاتێک پەیوەندیەکەن هەم گویان لە سەوتی منە بێت هەم ئەوانیش سەوتیان بەباشی ئەگاتە لای من. پەیوەندێکی تر وەرەگرین کاک مەزن لە چاکسازی سلێمانیەوە. بەڵە کاک مەزن کاکەم کاتۆ باش هەموو کاتێک برای من باش قوربان زۆر سپاس کاکە مەزن. کاکە لەسەرم تەوەرە تۆ قسەمانەیە دیگەین براکەم فەرموو تۆ خۆت لەسەرم بابەتە دەستگیر کراوی؟ بەڵێ فەرموو. ئێمە دەوری 150 بۆ 200 نەفرەوێ لە چاکسازین. باش. یەکێ بۆ نمونە 6 ماڵ حکومیراوە یەکێ 4 ساڵ حکومیراوە یەکێ 6 ساڵ حکومیراوە هەمووشی لەسەر بخۆریەکە یعنی لەم شارەیە نیوەی ئەم شارەی خوا ناگیرێ بەس کوڕی فەقیر وەجارەگیرێ يعني سجن چارەسەر نییە بەڕاستی یعنی تیامانە جارێک دوان سیان چوار گیراوەتەوە بەر بۆ ئیسفارەیە بووە. ئەی بۆ ناوی چاکسازیە کاک مەزن؟ قوربانجان چاکسازی بۆ ئێمە نییە. ئەی چاکسازی بۆ ئێمە نییە چاکسازی بۆ یەکێکە تاوانی کردێ ئێمە تاوانمان نەکردووە ئێمە نەخۆشین. بە جۆرێک لە جۆرەکان خۆت بە تاوانبار نازانی کە یعنی تووشی ئەم نەخۆشیە بووی لەبەرەوەی بۆ نمونە جارێک دوان سیان چوار دەستگیر گراوم چارەسەر یعنی سەجنە نەخێر. باش ئامۆژگاری چییە بۆ گەنجان بۆ هاوڵاتیان بۆ خەڵکانێک کە نزیکی ئەم بابەتە نەکەونەوە؟ وڵای ئامۆژگاریم ئەوەیە ئەگەر ئەم سجنە هەبێ خەڵک یعنی دەسەجن فڵ ناکە ئامۆژگاریم ئەوەیە نەخۆشخانێ بکەن و خەڵکە چارەسەرکەن وەکی دەبێنێ خەڵک ناک بەسەجن بەڕاستی خەڵک عەقڵ نابێ. باشە کاک مەزن لە بەندیخانەکانە ڕێژەی ئەوانەی کە بەکارهێنەرن زیاترن گیراونیان ئەوانەی کە بازرگان و بازرگانی پێوەکەن. قوربانجان ئەگەر ناو چاکسازەکە وەحسابم بە هەمووی دوو بازرگانی تیان نییە ئەوەی کە ئەیبینی گیراوە هەمووی بخۆرە
ئەی باشە بۆ نمونە تۆ لە چێت کڕیوە بۆ کە گیراوی ئەوت نەوتوە ئەم ینی تا چێت سەردەستی ئەسڵەکەی و بزانرێ لە کوێوە هاتووە ئەسڵەکەی چی ئەمە چێ بەشی خواردنی خۆی بەیاگەوە چێ بەشی خواردنی خۆی بەیاگە ئەسڵەکەی کاگەجان ئەسڵەکەی خۆیانن براگەم ناگیرە لە دەرەوەیە خۆیان مەبەستی چێیە قوربانجان ئەسڵەکەی دەسەڵاتێکە ناگیرە دەرەوەیە بۆ ناگیرێ باشە کاکە مەزن دەستخۆش بە هیوای سەلامەتی و هەم چاکبوونەوە هەم پاکبوونەوەی لە شولارت لە ڕووی تەندروستیەوە لەو مادە پیس و زیان بەخشانە و پشت بۆ خۆیان جاری تر کە گەڕایتەوە نێو کۆمەڵگا بە کاک مەزنێکی مەزنەوە بکەڕیتەوە و ئاستی کەسمان خۆمان ئاسمان دانەبەزین بۆ هەرچەنە هەندێک هۆکارێ بەڵام ئەوانە پاساونین بۆی کە ئێمە تووشی ئەو مادە خراپ و پیسانە بەرین کە ناوەکی بەخۆیەتی مادەی هۆشبەرانی بۆ ئێمە بەدەستی خۆمان بە پارەی خۆمان هۆشی خۆمان ینی لە ناوبەرین هۆشی خۆمان لای خۆمان نەهێڵین بۆچی خۆمان مەستکەین ینی من تێناگەم ینی خۆزگە بیرم چۆ پرسیارم لە کاکە مەزن کردایە کاتێک ئەو حەبا ئەو دەرزیە ئەو مادەیە بەکارهێنێت ینی هەست بە چیەکە ینی با بڵین چ شتێک هەیە چ خۆشیەکێ ئەو پێگا خەڵکێک کە ئەم مادەیە بەکارنایەنێ ئەو لی بێ بەشە ینی خۆزگە و پرسیارم لێ بکردایە ئەنەگەر هەر بە ڕێزێکی تر ینی پەیوەندی کردەوە هەوڵین ئەو پرسیارە بکەین بزانین کاتێک ئەوان ئەو حەبوو دەرزی و دەرمانانە بەکارێنن. زۆر باشە کاکامەران لە چاکسازیەوە کاکامەران سڵای خوا لەبێ پێشەوەی قسە بکەیت خوا با من ئەو پرسیارە بکەم ویستم لە کاکە مەزنی بپرسم بەس بیرم چوو جەنابیشت لەسەر مادەی هۆشبەر دەستگیرکراوی کاکامەران بەڵێ کاکامەران ئێمە گوێمان لێتە فەرموو باش باەک پرسیارە لێ بکەم پێشەوەی تۆ قسەی خۆت لەسەر تەوەری بەرنامەکەی ئێمە بڵیت جەنابەت کاتێک حەب یان دەرزی یان هەر مەوادێکی هۆشبەرت بەکارهێنا بێت کە من حەز ناکەم لێرە ناوی ببین چیت بەکارهێناوە ینی تۆ چ خۆشیەکت پێگەیشتووە چ لەزەتێکت لێوەرگرتووە کە ئەو خەڵکەی بەکاری ناهێنێ ئەم بێبەش بووە لەو خۆشی و لەو نیعمەتە موهیمە من حەزەکەم ئەوە بزانم تۆ ئەمەت بەکارهێناوە بۆ چ مەبەستێک بووە چیت دەستکەوتۆ لە ڕێی بەکارهێنانی ئەمەوە هەر بەعام هەمومان بەس هەمووی کوڕی فەقیرەوە بۆ تۆم بڵێ ئێستا بۆ خەستەخانێکمان بۆ کرێتەوە شتێکمان بۆ کرێتەوە زۆر زۆر باشە چونکە ئەمە هیچ چارەسەری نییە بەندیخانە لەبەروی زیندانەکانیشمان ئێستا بۆ لە چاکسازی تاکراوە ئەوانە بۆ لایەنی مدیرەکەمان مەسوول بەشەکەوان وانەوە کراوە بەس وەکو ئەوە چاکساز نابینی ئەمە ئەگەر بچینە دەرەوە هەر دڵنیا بە دووبارە دەست پێکەن لەبەروی ئەگەر خەستەخانەیە هەبێ هینێ بێ باشە لەبەروی هینوەتێکە کە شەشەم جارێکی حەوت جارێکی خەڵی دەست تووشە بێت قەتەخانەیە هەبێ هەبێ زۆر باشە بۆ ئێمە باش کاکامەران ئەوانەی پەیوەندیتان کرد لە چاکسازیەوە من سوپاستان دەکەم کە پەیوەندیتان کرد هیوای باشبوونەوەشتان بۆ خوازم بەڵام هەمووتان باستان کردتان ئێمە کوڕی فەقیر و هەژارین بۆ کوڕی فەقیر و هەژار تووشی ئەم بابەتە بووە مەسوولەکان هەیە فرۆشە ناژیرە هەرە وەڵی خەڵکی وا هەیە فرۆشە بازرگارە منە هی ناسنانی باوکی کوڕەکەی ئامۆزاکەی هەمویان بە ئامی فرۆش خۆیان یانە فرۆش بەس ئێمە خەڵکە فەقیرەکە هەمی لێرەیە ئەخ پرسیارەکەی منەوەیە بۆ خەڵکی فەقیر تووشی ئەم بابەتە پیسە بووە خەڵکی فەقیر ئەوەیە لە ڕووی نەزاری و لە ڕووی بێپارەی و لە ڕووی برادری خراپەوە لە ڕووی حکومەتەکەمانەوە کە حکومەتەکەمان خۆی گەندەڵە حکومەتەکەمان خۆی دزە حکومەتەکەی خۆی خراپە تێکەی خەڵک فێرەکە بۆی وەکو ئێران یانی خەڵک نێدە سەرچادە خەڵک لەگەڵ ئۆفسیۆنە نەبێ خەڵک یانی سەری لێشەوەوە خەڵک بەس ئێمە هیواداری کە خەستخانێکمان بۆ کرێت ئێمە زۆر ینی داواکارین لەو بەری خۆتانە لەو کەناڵی خۆتانەوە چارەسەرەکە بەس ئەوەیە ئێمە خەستخانێکمان بۆ کرێتەوە زۆر باش بەڕێزم لەمینە وەک دوا پرسیار کاکامەران وەک دوا پرسیار ئێوە تەنها سزادراون و حکومەکە وەرەگرن یان پزیشک و خەڵکی تایبەتمەند و توێژەری دەرونی و کۆمەڵایەتی سەردانتانەکات و حەبوو عیلاجیشتان هەیە بووی کە لەشتان لەو مادە ژەهر و پیساویانە ینی ڕزگاری ببێ ئەوەتان هەیە هەمان لێرە بەس حەبێگە لە ساعە حەوتی ئێوارە ئەمانە نیە بڕۆکەن نانەکە شە دەخوارەوە لە ساعە حەوت ئەمانە نیە ساعات هەشت ئێوارە حتى هەشت بەیانی پێشە بەخەبەر نی یانی ئەو بابە هەمومان قەڵەو بووین هەمومان وەکو چۆن ئەڵێت ئاخر زمانە 80 کیلومتر زمانە 100 کیلومتر یەکێ وا قەڵەو بووین بەم حەزت شتابینە
شارەسەر نییە بۆ ئێمە شارەسەر بەس خەڵکانێک مامۆ بێتەوە ئێمە بۆی پشتی ناو کە سوکاری خۆمان پشتی ناو دایک و باوی خۆمان ئێمەش کە سوکاری خۆمان خۆشەوە حکومەتمان خەڵکی خۆمان خۆشەوە ئۆبسیۆنمان خۆشەوە یانی زیادی باوشی مەلایەت یادی بە باوشی مامۆستایەت یادی یانی زۆر دینی دیە بەداخەوە بە هیوای زوو چاکبوونەوە و زوو گەڕانەوە بۆ نێو کۆمەڵگە و چارێکی تر توخنێ و بابەتانەش نەکەون دەستخۆش کا کامەران دەستخۆشکە لە چاکسازیەوە لەگەڵمان بووی بێگومان بەڕێزان کاڵین چاکسازی و مەبەستمان ئەوەیە گورتوخانەکانیان ناوناوە چاکسازی واتە ئەم بەڕێزانە لە گورتوخانەکانی شاری سلێمانی و پەیوەندیان کرد لە شاری کەرکووک کاک محەممەد وەرەگرم ببوورە کاک محەممەد کەمێکیش لەسەر هێڵ هێشتمیتەوە فەرموو سڵاوتانتان باش سڵاوی خوا دەبێت بەڕاستی بەکارهێنانی مادۆزبەرەکان لە بەڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە ئەمە شۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ حکوومەت و کەمکردنەوەی هۆشیاری لە ناو خەڵکدا کە هۆکاری سەرەکی دادەنرێت پێویستە حکوومەت هۆشیاری زیاتر کە بۆ ئەوەی ئەم مادەیە دەستی بەسەر دابگیرێت و زیاد تەشەنە نەکات بە تایبەتی لە زیندانەکان دەکە کەسێک دەگیرێت لە باتی ئەوەی کە پێی تەرک بکرێت و ئەم مادەی پێکەم بکرێتەوە و چارەسەری بکرێت و کاریگەری لەسەر نەمێنێت کەچی کەسەکە وانێ دەست زیاتر تووشی مادەی تر بێت لە زینداندا کەسانی وا زۆرە بە تایبەتی لە شاری کردن ئێستا بە شێوەیەکی بەربڵاو زۆرە بەهۆی ئەوەی کە حکوومەت تەشکیل نەبووە و حکوومەتێک نهاتووە و ئیتر ئەو وەزعی کە لە کەرکووک دەگوزارێت بەڕاستی مادەکە بە شێوەیەکی بەرچاو زۆرە. بەڵا کاک محەممەد لە شاری کەرکووک توانراوە کۆنتترۆڵی ئەم بابەتە بکرێتیان لەوێ لە چاو هەرێما زۆر زیاتر بەربڵاوە و تەشەنەی سەنووە. بەڕاستی هێز بە هەمان شێوەی هەرێم چونکە حکوومەتەکەی پاشل و تاوەکو ئێستا حکوومەت تەشکیل نەکرا و ڕێکخراوەکانی بەرگری دژی مادەی هۆزبەر ئەم شکارانەیە نەکردووە بە شێوەیەکی بەرچاو بڵاوە زۆر بڵاوە یعنی بە شێوەی کاسایی وەکو هەر مادەی کوحولیەکان دەفرۆشرێ. بەڵێ دەست خۆش بێ کاک محەممەد لە کەرکووک و لەگەڵمان بووی سوپاس بۆ جەنابەت هەرچەندە حکوومەتی عێراقی تەشکیل کراوە لەوە چێ کاک محەممەد مەبەستی پێی حکوومەتی خۆجیایی یان پارێزگا و ئەمانە بێت لە ناوهرێ. بەڵێ وا بزانم هەر لە چاکسازیەوە چێمان لەگەڵە کاک حەسەنمان لەگەڵایە کاک حەسەن لە چاکسازی گەورانی سلێمانی سڵاوی خوارد لەبێ فەرموو و کۆمنتی تۆ لەسەر بەرنامەکە دیارە تۆژیەشێکی لەو کەسانی لەسەر ئەم مادانە دەستگیر کراویت. بەڵێ فەرموو. بەڵێ بەڕێزم ئێمە لە قاعەیەکین بۆ 16 نەفەریتە هەمومان بە بازرگان لە قەڵەم درراوینیەکی 15 ساڵ و 20 ساڵ حکوم. بە بازرگان؟ بەڵێ بەڕێز. ئەی باش کەواتە تۆ بازرگانیت بەم مادانەوە کردووە؟ بەڵێ تۆ بازرگانیت بەم مادانەوە کردووە فعلەن؟ بەڵێ بەحساوێ ئێمە بە بازرگان لە قەڵەمایەکی 15 ساڵ و 20 ساڵ حکومیان ناوین بەڕاستی ئێمە بازرگانی تیامان 250 دینار لەم پارە پڕعی پێ نییە. پارەی پاکەتی پێ نییە. یعنی بازرگان نین؟ نەخێر ئێمە بخۆر بووین تیامانە فەحسمان پیس بووە نەخۆشین وردبینی ئەم مادە هۆشبەرە بووین 15 ساڵیان ناوێنێت کێ بە تەعزیب و بەلێدان و ئەشکەنجەی ئاسایش ئەکتراپیان پێکردوین کە ئێمە فرۆشیارین. یعنی لە ژێر ئەشکەنجە و زۆرە ئەمی ئەترافیان پێکردوون؟ بەڵێ بەڕێز. بەڵێ ئەی بازرگانەکان چێن کاک حەسەن؟ وەڵای بازرگان بەرپرسەکانن دەوڵەمەنەکانن بڕۆ ئەوە تا تیاتی لە ئاسایشە خۆی ئەیخوا ئەیفرۆش تەوزیع ئێگا بەسەر خەڵکە بەحساب مخبیر سڕیان هەیە تەوزیع ئێگەن خۆیان ئەیفرۆشن و فەقیر و هەژارەکە گرن و ئێگەنە ژوور و 15 ساڵ و 20 ساڵ حکمی هەیە. بەڵێ خۆم یەکێکیان خۆمم ئەوە 7 ساڵە لە 15 ساڵ حکمم من بەکارهێنەر بووم چەند ساڵە لە ئێران بووم مدبینی ئەو مادەوەش بەرەوم لە خۆی 75 فەحسم پیس بووە معقول نییە 15 ساڵ حکمی یا بم. بۆ تووشی ئەم مادەیە بووی کاک حەسەن گیان؟ من خۆم لە ئێران ژیاوم بەڕێزم گەڕام و کوردستان لێرە گیرە. لەوێ توش بووی؟ بەڵێ. بەڵێ. باشە مادەم لەواچ کۆمەڵە هاوڕێ دەبن و لەسەر ئەم مادانە گیرا بێتن. ئاستی بەکارهێنان و بازرگانیکردن ئێوە باشتر ئەزانن بێگومان لە هەرێمی کوردستان بەڕاست بەم مادانەوە چۆنە کاک حەسەن؟ وەڵی چۆنە هەموو مەگەرێکێ لە دەڕێ وڵات فێر بوو بێیان لە ئێران بوو بێیان لە شوێنێک ژیاوێ فێرێ مادێ بوو بێ ناخۆکەس لە سژنەکە شاتان ماوەیەک لەمەوە پێش تا 6 مانگ لەمەوە پێش بازرگانی پێوەکرانی پڕ بوو لە مادە لە ناو سژنەکەیە. من یەکێکیان خۆمم 2 دۆسیەم بۆ کرایان لە ناو چاکسازی گەورانی سلێمانی برامەوە بۆ ئاسایش مادەم پێگیرا. یعنی وەکو خۆڵ وا بوو خەڵک لە دەرەوە هەو لە ناو سژنەکەی ئەیکڕی.
بەڵێ دەستخۆش کاک حەسەن سپاس بۆ پەیوەندیەکەت مانگێکە بێ نەماوە مادەیە تۆ لە خەڵکەکە باش بووە یعنی ئێمە بازرگان لە قەڵم ماوە منەوە 7 ساڵە لە سزنام دەستخۆش کاک حەسەن سپاس بۆ پەیوەندیەکەت بەو هیوایی کە بە تەندروستێکی باشەوە بگەڕێتەوە نێو کۆمەلگا کۆتا پەیوەندیمان هەر لە چاکسازی گەورانی سلێمانیەوە بەڕێز کاگیاسین وەرەگرین کاگیاسین سڵاوت لێبێ باشی بەڕێزەکەم زۆر سپاس تۆ لەسەر تەوەری بەرنامەکەمان و لەسەر ئەو بابەتەی توی لەسەر دەستگیرکراوی چیت هەیە وڵای من یەک داواکاریم هەیە ئەوان ئەگەر دەیانەوێت بەجددی ئیشەکە بگرنە بەرەوە ئەو ڕێگا بیانەوێت بنەڕەتیکەن باشتر لەوەی کە ئەو کەسە باڵا دەستانەکەەوە دەستنیشانکەن و ئەوانەیە ئەو مادە بڵاو دەکەنەوە بەناو فەقیر و هەژار و ڕاستە هەر فەقیر و هەژار نایخوا کەسانی باڵا دەست و یانی بڵێن دەستڕۆشتوش دەیخوا باس ئەو چییە بەدەری کابرا دەڵێ ها کونێشان هەیە پەنجەی پێداکەن و کونەی پێقەپاتکەن باس ئێمە فەقیر کە بەدەری کابرا دەڵێ لەناو لولەی قەناسەکە داین هەر کە دەست بەرین بۆ هەر شتێک بەرەنگارمان دەبنەوە ئەوەش بەرەنگار بوونەوە بتەوێ بڵێ وڵات چاکسازیانکەن لە سزنیان بکەنەوە چارەسەر نییە کەسی وای تێدا هەیە کابرا ئەوەتانە خۆی عیبادە کردووە کەسی وای تێدا لە ماوەی ڕابردوودا ئەوە یەک لە سزندا هەر کەس نێزانی چۆنی ژمر لە ژێر تعزیف دابێ لە ژێر حەجی شکەی دابێ ئەوە ئەگە بیانێ بنەڕەتیکەن ئەوانە دەبێت لە ڕێشۆ بنەڕەتیکەن ئەوانە ئێمە بەدەری کابرا دەڵێمە نەخۆشین ئەگە بیانەوێ ئەو ئیشە چارەسەر بکەن هەم خێریشە لەسەرێکەوە ئەرکە بەسەر شانیانە بەڵام کە دەڵێن خێرا بەخاترەوەی چاتر بەجددی بەسەر ئیشەکەەوە هەڵوەستن خەسەخانێک شتێک دابین بکەن بە خەڵکە داماوە با بەخۆی لە کۆڵ ئەو شتە ببێتەوە کاگیاسین جەنابەت وەکو بازرگان دەستگیرکراویان وەکو بەکارهێنەر بەکارهێنەر باش تۆ ئەم مادانە و لە چیە کڕیوە لە کاتی ئەتراف و لێکۆڵینەوەکان لە چێ و کڕیوە دەست بۆ دەست بۆ بەلایانی پەیوەندیدار و دادگا و پۆلیس و ئاسایشت نەوتووە من خۆم نەی احترافم هەیە نەهیچ تەنانەت ئەو کاتەکە گیراوم بۆ خۆم حیلاتم بەکارهێناوە حیلات کە دەبێت تا 52 سەیدەلیەیە حیلاتم بەکارهێنا کە کەسێکی بریندارم و حیلاتم بەکارهێناوە بۆیان کردمە مادەی مخەدەرات هەر بەکاریشم نێناوە مادەی مخەدەرات حیلاتە بەکارمێنا کردوانەتە مخەدەرات بەس بەخاتری بەدەری کابرا دەڵێ بێ بازار نەبن باشە هەرچی دەیگرن و حکمی دەدەن حکومەکان شایەتی لە جێگای خۆی نەکاکە کابرا شەخص هەبووە لەگەڵ من گیراوە شادی بەسەرەوە بووە کە کڕین و فرۆشتنی پێوە کردووە باشە کڕین و فرۆشتنی پێوە کردووە لەلایەک شۆ پاسی پیس بووە لە هەمان کاتدا کە محکەمەی کراوە شادەکە پەنجەی لە چاوی ناوە ئەوە هەر بخۆشی لە چاکسازی و کەسێکە باسی دەکەم باشە مەسەلەی بازرگانەکان بۆ قەپات کرد و مەسەلەی بخورەکان بۆ کردەوە 6 مانگیاندایە بزانە ئەوە چەندی بەچەند هەتا چەند ڕادێک بزانەوە لە جێگای خۆیەتی هیچ حکومەکانیشی لە جێگای خۆیان نییە دەستخۆش کاگیاسین کاتمان نەماوە حەزمەکە زیاتر دەرفەتت پێ بەم و زیاتر پرسیارت لێ بکەم دەستخۆش سپاس بۆ تۆ بەو هیوایی بە تەندروستێکی باشی هەم تەندروستی هەم با بڵین جسەتیەوە بگەڕێتەوە نێو ماڵ و مناڵ و خانەوادە و کۆمەڵگەکی خۆت بەڵە بەڕێزان حەزمانە کرد زیاتر لە خزمەتتانە بین لەسەر تەوەری بەرنامەکەمان لە بەرنامی دوانگەی خەڵک بەڵام هاوکارانم ئاماژاکەن بۆی کە هیچ کاتمان نەماوە و داوای لێبوردنەکەین لێرەوە بە پێویستی زانم سوپاسی یەک بەیەکی و بە ڕێزانە بکەم کە پەیوەندیان کرد بۆ ئەوانش کە ویستیان پەیوەندی بکەن و بۆیان وەرنەگیرا هەروەها بۆ هاوکارانم لە پشتی کامێرە و ژووری کۆنتترۆلی پەخش کە ئەگەر ئەوان نەبوونایان بەرنامەیە بەسەرکەوتووی تا ئێرە نەدەهات تاڵقێکی نوێ لە بەرنامەی دوانگەی خەڵک هەمولایەک بەخوای گەورە هەسپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەمولایەک خواتان لەگەڵ